هەر هەمووتان پێڕێکی تاڵانتی و خیانەتکار و گەوادی کوردایەتی. خەڵکێک گەڵێ بۆ ئێوەڵەن گەوادی کوردایەتی پیرۆزە. بەڵێ کوردایەتی پیرۆزە، بەڵاموانە گەوادی پێوەکەن. ئێمە قسەکەمان لەسەر ئەمەیە. کۆمەڵێ خەڵک هاتوون خۆیان ناوناوە کورد، حیزبی کوردی، دەسەڵاتی کوردی، بەڵام دەڵاڵی نەمان نەیکرد بە پشتیمانەوە، بێ ئەخلاقی نەما بەرامبەر بەم خەڵکی نەکرد. هەمووشان ناوناوە گەندەڵی. وەڵا نازانین حکومکەین و ئەزمونمان نییە و گەندەڵی هەیە و ئیدارە وایە و ئێمە لە شاخەوە هاتین، لە شاخەوە هاتی بەم لیشکاو بێ کاکە. یعنی خەڵک هەیە نەزانێت دزی عەیبە، خەڵک هەیە نەزانێت تاڵانی خەڵک تاوانە، خەڵک نییە نەزانێت عەدالەت چییە. ئەم درۆ دەلەسەیە چییە بە خەڵکیێڵن؟ وەڵا نەمانزانی حکومکەی، چی نەزانێت حکومکەی؟ ئەتەی خۆ پاکەیتەوە بەم قسانە. تۆ لە باسنەی تاوانایی، لە قەفەزی تاوانایی. ئێمە چەند جار بڵاومان کردوێتەوە، تۆ بە چەندین تاوان ئێستا لە قەفەزی تاوانە. ئەم کۆمەڵگەیەت لێو خۆش نابێ. خۆ ئێمە دانیشین بڵێ وەڵا ئەم حیزبانە دەیەڵا باڵبژاردن بکرێ ئەمەکرێ. ئێمە باوەڕم باڵبژاردنەوە شتانە نییە کاکە. ئەم درۆ دەلەسەیە. هەڵبژاردن بکەین و تۆ بە ئیرادەی خەڵکی بە پارە کڕیە و بە ئاراسی خۆ گەمە بە سنووقەکەی. ئەمە چییە؟ وەڵا هەڵبژاردنە و پەرلەمانە ئەمانە. جارێ و حیزبانەی دەرەوەیشێتی پارتی لەوانە بێقیمەتر نییە. ئەگەر بێقیمەت نەبوونە ناچونە پەرلەمانەکەیمانەوە. هەموو تابوونەتە کورسیەک بۆ ڕاکردنیەم دەسەڵاتە. دێشن بە خەڵکەڵێ وەڵا ئێمە لە حکومەتەکە عنین و ئێمە لاینەکە عنین و ئێمە ئۆپۆزیسیۆنین و ئێمە تەڕەماشین و هیچ نین بابە. ئێوە کۆمەڵێک کەسن ئەلەولاوە دانیشتوک و مفتەخۆرێکە خۆن و تەواو ئێوە نە ئیرادەی ئینقلابیتانەیە، نە ئەندێشەی جیاوازتانەیە، نە هیچەتانەیە ئەم دەسەڵاتە بگۆڕێ خواخواتانەوە خۆی بمێنێتەوە حتا ماوە. بۆچکە باش لێ خۆن، هەمووتان لێ خۆن، تا حیزبەکان بۆ جیانەیە، هەر سەر حیزبەکان خۆیان هەرێکان بە 4-5 خانە نشینە. چەندین ملیۆن دۆلار ملیۆن دینار ڕەنگە ماگانە بێتە گیرفانیانەوە بە بەلاش و بە حەلاش. کەچی هاتووشە لەسەر تەلەڤیزۆن وەڵا ئێمە حیزبی ئۆپۆزیسیۆن کورە درۆ دەلەسەمەکە کاکە خەڵک کەرنیە تا سەر باوەڕ بە تۆکە. تۆ هاتووی پارەی مفتە خۆی لەم سیستەمە بەشداری دانێ ناوە بۆی کە ئەندام پەرلەمانێک ئەو نەموچەی هەبێ، وەزیرێکە خانەنشین بوو ئەو نەی هەبێ. تۆ ئەم گەوادێت قبول کردووە، ئێستا هاتی بە خەڵکەڵی وەڵا من لە دەسەڵاتەکە بەشدارنی، من پشکم نییە. چی پشکە نییە؟ ئەگەر پیا بووی تا ڕەتە کردەوە، ئەگەر پیا بووی تا یەک گوتاری ئینقلابی شۆڕژگەری تندێت بەرامبەر ئەمانە بەرز کردەوە، ئەوەی بابە من دەسەڵات نییە. مە میلەتێک تیا چوو کاکە. چەنەها بڵین هێزی چەکدار تفەنگچیتان هەیە لە دەوری خۆتان کۆتان کردوێتەوە. هەزارها خەڵکتان بە کوشتاوە لە داستانی پێشمەرگەیەدا وەلا ئەفسانەی شەهید بازیدا. من دوو مامی خۆم شەهیدە. دەیە خوێنی ئەو شەهیدانە بۆ کوێ چوو؟ هەزارها گەنجی تر بە کوشتانەوە بۆ کوێ چوو؟ هەنی خەڵک چی بڵێ؟ ئێستا تۆ هاتوویڵی بە ئەوە موچەیەکی شەهیدانە و تاو حەقدەستی خوێنەکەی لێ کڕیتەوە. ئەمە چ بێ ئەخلاقیەکەیەوە دەستان ناوتێ. خەڵکیشتان وا ڕسوا کردووە بێت بپارڕێتەوە وەڵا بەشم شەهیدانێکمان بۆ بڕێتەوە. شەهیدانە بۆچی ببڕێتەوە کاکە؟ ئێمە سیستەمێکی ڕێکوپێکمانەوێت، دەسەڵاتێکمانەیە کە گوزارش لە ئیرادەی مرۆڤی کورد بکە. ئیرادەیە کە دوژمنان لێی بترسن، شکۆمەندی تیا بێ، دەسەڵاتێک بێت کە دوژمن نەوێرە سەیری بکە کاکە. نەک دەسەڵاتێک بێت تورکیا لەولاوە بێت بۆ خۆی جستوجۆ بکات لە ناوخاشی کوردەواردا، خوێڕێکی پارتیش پێشان بکەوێت دێ بەدێ. لەولاوە ئێران بە ئارازی خۆی تۆباران بکە، بێ لە ناو خاشی لەم بەشەی کوردەوار بێ بە ئارازی خۆی تیرۆر کە و دەستگایەک بە ئاتی دانێ و لەولاوە عێراق و حەج شعبی بێ نیوەی کوردەوار بگرێتەوە. تۆ بڵێ وەڵا کاکە شەڕمان نەکرد، دنیا وێرانە بوو. ئەی بێ شەرەف بۆ 4 ساڵ شەڕی ناوخۆ کرد؟ ها 80 ساڵە شەڕی یەکتری بۆ کەن کورد بێت کوشتیان لە شەڕی یەکتریە؟ ئەی کورد بۆ لە شەڕی دوژمنان بە کوشتنایەن؟ ها شەڕ بە کوشتیان لە شەڕی دوژمنان ئەگەر ئیسفاری خۆتانی تیا بێ، بەس ئەگەر ئیسفاری خەڵکی تیا بێ نە. 50 چەکدار و دەستە و نازانم دەستگا ئەمەتان لە خۆتان کۆکرێتەوە. دژە ئەمە و زێرەڤانی و نازانم پێشمەرگە و دەستگای ئەموو لیواکانی فڵان کەس و کۆرە کاکان بێ ئەخلاقی خۆی کەنەوە. ئەمە چییە؟ لیواکانی فڵان کەس، هێزەکەی فڵان تەڕەماش بۆ ئەمە وڵاتە، ئەمە حکومەتە، ئەمە چییە؟ بابە و خەڵکەونە مەگەمژێنن، ئەو خەڵکەش پێویستە بیر بکاتەوە کاکە. تۆ ئەگەر ڕاستەکەی شتێکت هەیە بەنایە حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ یەک بڕیار و یەک دەسەڵات و یەک ئیرادە بێ. ئەم درۆ دەلەسەیە چییە؟
هەرێکەتان لە سوچێکەوە بۆتە ئاغا و کۆمەڵێک چەکداری لە خۆی کۆکردێتەوە و تاڵانی نەوت و تاڵانی داهاتی وینێکەکە ئەمە کاکە ئەمە وۆرلۆردیزمە ئەوەی کە هەرێکە و چۆڵی ئاغایەک هەرێکە لە سوچێکەوە کۆمەڵێک چەکدار و هینی لە خۆی کۆکردێتەوەی تر دەسەڵاتی هەبێ ئەمە کەی دەسەڵاتە بابە ئەم دەسەڵاتە هەتا زوو لە گۆڕ نەڕێ ئێمە تیاچین 7 ملیۆنە 6 ملیۆنە مرۆڤی کورد لەم ناوە ڕسوا بوو کاکە نەشوناسی هەیە نە کەرامەتیمان نە ئەخلاقیمە نە هیچ شتێک یعنی تا 28 ساڵ حکومڕانی پارەیەکی خەیاڵی بێتە ئەم وڵاتەوە خاوەن وڵاتێکی خاوەن خاکێکی پڕ پیت و بەرەکەت یعنی دەسەیتە هەشتێکا کە بۆ خۆی بڵێن ئەگەر بە زاراوەکەی بڵێ ئاڵتونە بۆ ئەم خەڵکەی ئێمە کەچی بێتە سەر تەلەڤیزۆن بڵێ مناڵەکەم فڕێ ئەدەم مناڵەکەم ئەفرۆش مناڵەکەم دەستی لێبەرێمە لەبەرەوەی پارەم نییە لەبەرەوەی حاڵم نییە ماڵەکەم بەخێوکە ژنێک بێتە سەر جادە بڵێ 250 پێ نییە من کرێکاریەکەم لەبەرەوەی پارە پێیاکە چ خەڵکێکی تر ئیمانی بەم دەسەڵاتە ماوە چێ بۆ ئەم دەسەڵاتەیە پۆشێ ئەوە چ گەمژەیەکێ بۆ ئەم دەسەڵاتی پۆشێڵێ با نەڕوخێ و با نەبێ با لێمان تێک نە چی لێ تێک نەچێ کاکە بۆ لەمە تێک چوون خراپترە بێت لێم تێک نەچێت چی لێ تێک نەچێت لەکوێیە بڵێ یەن بەرشەقتێن لەکوێیە بڵێ دوژمنێتە ناو خاکەکەتەوە لەکوێیە بڵێ بێموچە و بێ ئاو بێ نان و بێ ئاو بێ حاڵەپی لەکوێیە بڵێ ئاوارە ئەبی ئیتر تۆ چی ماوە کاکە یعنی ئەم ئینسانە ئەمەنە بچووک بۆ تۆ ئەمەنە بچووک بۆ تۆ ئەمەنە بچووک بۆ تۆ ئەمەنە ڕسوا کراوە بەس تۆزە بێەوەی بێت تەواو دنیا لای ئەو شامی شەریفە ئێمە کە جاری ڕوخانیم دەسەڵاتەمان ناوە لەبەر ڕزگاربوونی میلەتەکەی خۆمان جاری ڕوخانیم دەسەڵاتەمان ناوە خۆ ئێمە ڕقوچینەیەکمان بەرامبەر بە هیچ کەس نییە ئێمە بەرامبەر بە سیستەمەکەمانە تۆ وەرە لە باتیەوەی گەوادی کوردایەتی بیر وەرە کورد بە وەرە بەڕاستی بەرگری بکە وەرە بەوەی کە پاڵەوانێک بێ بڵین دواتکەوین متمانە پێ بکەین کە بەڕاستی قارەمانی تۆ بەڕاستی لە پێناو خەڵکای بەڕاستی گوزارش لە ئیرادەی ئێماکەی ئەو کاتێکگە دوان نەکەوتین بڵێ وەڵا کاکە خەڵکەکەم دوا ناکەێ ئەو کاتە ئێمە تاوانبارین بەس تۆ خەریکی دەڵاڵی خەریکی تاڵانی خەڵکی بێ ئەخلاقی بەرامبەر بە خەڵک هێشتا ئێمە بڵین تۆ با بمێنیتەوە بۆیە خەڵکی کوردەواری خۆشەویست تکایە تێبگەن ئێمە کاڵی نەم دەسەڵاتە بڕوخێ لە پێناو ڕزگاربوونی خۆماندا ئاڵین بڕوخێ و ئەبێ دروست بکرێتەوە بەڵام بەسەر بە ئیرادەیەکی جیاواز بە ئیرادەی شۆڕژێری جیاواز ئەگەر دەسەڵاتی کوردی ئەم دەسەڵاتی کە ناوێ ناوە دەسەڵاتی کوردی ئەمە کۆتایی ببێت ئەبێ بە ئیرادەی ئەو خەڵکە بە ئەندێشەیەکی ڕاپەڕینی ڕاستەقینە و شۆڕژگێڕی و کوردانە دەسەڵاتێک بێتەکایەوە کە گوزارش لە ئیرادەی ئەو مرۆڤ ئەو کۆمەڵگەی کوردی بکە و لەسەر پێی خۆی کۆمەڵگەی کوردی بوەستێنێ نە کۆمەڵگەی کوردی بکاتە سوالکەری عالەم ئێوە بێشەرەفی نییە کاکە تۆ بڵێ وڵا پێشمەرگە ئەمریکا پاری ئەیات و لەم لاوە عێراق بوجەما بۆ نێرێ و لەم لاوە هاوکاری نێودەوڵەتیمان پێگەیشتووە و لەم لاوەدایە و وڵاتانەکەین هاوکاریمانکە گۆرە کاکە خۆی ئێمە سوالکەر نین برا ئێمە لە خاکێکین ئاڵتونە ئاڵتون هەر باسی نەوت ناکەم باسی هەموو ئەو شتانەی ترەکەم کە توانی سوودی لێ ببینین ئێمە گەر دەسەڵاتێکی ڕاستەقینەی شۆڕژگێڕی بە ئیرادەی خەڵک بێ ئەو 5 ملیۆن خەڵکە مەشغوڵەکە بە داهێنان و بە بەرەمێنانەوە کاکە ئیرادەیان هەیەتە نایکاتە کۆمەڵێ مرۆڤی تەمەڵ و تەوەزەل هەزارها گەنج نابینی لەو جادانەیە بۆ خۆی دانیشە خەریکی نێرگە لە خواردن بێ ئێمە ئەوە ڕەدەکەینەوە کاکە ئێمە ئەو گەنجانەی نەسەر کار ئەو گەنجانە بێ ئیرادەکەیان بەکار بێنێ بۆ میلەتە بکەوێتە سەر پێی خۆی یعنی ئێمە تاکەی ئەوە 100 ساڵە کورد دابەش کراوە وێران کراوە و خاشی داژی کراوە یعنی تا 100 ساڵی تریش هەر بەردەوام بێ ئەبێ شتێک بێتە کایەوە کە ئێمە ناومان ناوە شۆڕشی کوردی چۆن شۆڕشی فەڕەنسی هەیە چۆن شۆڕشی ڕووسی هەیە هەر شۆڕشێکی تر کە بڵین کاریگەریکی گەورەی لەسەر گیان و لەو جوگرافیایە بۆ کە دروستی کردووە بێ شۆڕشی کوردی ئەوە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەهەژێنێت و ئەمە بێ لێرەوە دەست پێ بکات ئەبێ لە ناو کوردەوە دەست پێ بکات میلەتانی تر تیاچون لێبوونەتەوە بەوە نییە کە خاوەن ئەوەی ئێمە خاوەن دەوڵەت و خاوەن ئەوە ناوانی ژەر کۆمەڵی مرۆڤی کۆیلە و نەکبەتی ژەر کۆمەڵی دەسەڵاتن بەڵام مرۆڤی کورد لە پێناو ڕزگاربوونی خۆی و خاکیدا بێم شۆڕشە سەر پێ بخات ئەبێ شۆڕشێک بێنێ ڕیفۆرمی ئەم جۆرە بیرکردنەوە بکە ئاسان کۆتایی پێ بێنێ لە ڕیشەی بێنێ کاکە 100 ساڵی خیانەت و دەڵاڵی حیزبی کوردی بێ کۆتایی پێ بێت خۆ ناکرێ ئێمە دوایەمانە بکەوین
بە گوتارە بۆ بانگەشە نابێت جلی کوردی لە بەرکەی دوو کەناڵێ بۆ خۆدانی و ئاڵای خەیتە پشتەکەەوە بڵێ وەڵام منی تر گزارشتم لە کۆمەڵگای کوردی بەمە نابێت بابە بە کار و کردەوە بە ئیرادا بێت ئایا تۆ میلەتە کردوتە خاوەن میلەتێکی بە کەرامەت ئایا میلەتە کردوتە خاوەن میلەتێکی بڵێن خاوەن ئیرادێکی خۆشیێن ئایا میلەتە کردوتە میلەتێک کە بچووکترین جوڵانەوەی خیانەت لە ناو کۆمەڵگەی خۆیدا قبوڵ نەکە نەخێر بەعکسەوە تۆ هاتی هەموو کوردەکە بە دوژمنی یەک حیزب هاو هەموو کوردی لە بەرامبەر یەکتریا توانەوە هەمووی خەریکی شەڕ جوێنە بە یەکتری لەو فەیسبووکە ملیۆنەها جنێو بە خوشک و دایکی یەکتریان لە پێناو حیزبەکانە ئەوە چ گەمژەیەکە لە پێناو حیزبەکە بەرەبێتە خوشک و دایکی یەکیشی تر کوردێکی تر واز لەم گوتارە بێنن وشار بنەوە بە تایبەتی گەنجەکان تۆ تەمەنێکت 20 ساڵێکە 25 ساڵێکە عیبە دوایان حیزبانە بکەوی کاکە بزانە دنیایەکی تر هەیە بیرکردنەوەیەکی تر هەیە مێژوو بخوێنەرەوە بزانەمە چی بووە بزانە لەکوێیە ئیرادە و کەرامەتی تۆ سەرەخرێ دوایەوە بیرۆکەیە بکەوە کاکە دوای حیزب و کۆمەڵی خوێڕی مەکەوە لە خۆتەوە ئەمە سەرۆکە و ئەمە کێوە ئەمە فڵان کەسە و پشتیوانانی فڵان کەس و نازانم ئەمانە کۆمەڵە پەیجی خوێڕی هاتوونە لە خۆیانەوە کۆمەڵە کەسیان هەڵتۆقان و لایەنگرانی ئەموو بەرگری کارانە ئەموو خۆشەویستانی ئەموو خۆشەویستان و لە بەنگری کارن و لایەنگرانی یانی چی کاکە تۆ وەرە لایەنگری ئیرادەی خۆت بە خۆت ئینسانێکی سەربەخۆ بە کەرامەت و بە ئیرادە و بەشکۆ بە خۆ تۆ عەبد نی لایەنگرانیەوە کاکە خۆمە زەمانی عەبدایەتی نییە دوای خوێر ڕێ بکەوی وەڵامە هینە سەرۆکە و ڕابەرە و ئەندازیارە و نازەم تەڕەماشەوەمانێ تۆ خۆت سەرۆک بە خۆت ئیرادە لە خۆتە بچەسپێنە ئەبێ مرۆڤی کورد فێر بێ تا ئەوە نەدوای ئەو کەسە بکەوێت کە بانگەشەکەکە کە بە ئیرادەی کورد سەر بخە لە شوێیە کەوتە خیانەت یەک چەقۆبا لە پشتە ملی ئەی چۆن ئەبەم شێوەی تۆ کۆتایی بە عەبدایەتێنی لەم کۆمەڵگەیە کەس نەوێرە خیانەتکە لە گشتی کۆمەڵگە بۆیە خۆشەویستان خەڵکی کوردەوار ئێمە وتمان ئەمانە تاوانبارن بە لیستێکی زۆر دوور و درێژی خیانەت باشە هەم لە خیانەت لەوەی کە دەڵاڵیان کردەوە بۆ دوژمنەکانی کورد باشە هەم لەوەی کە چەندین شەڕی ناوخۆیان لە ناو یەکە دروست کردو مرۆڤی کوردیان تیا بە کوشتاوە خوێنی ئەمانە هەمووی لە گەرنی ئەوانە هەم لەوەی کە کۆمەڵگای کوردیان تووشی چەندەها کارەسات کردووە بەهۆی کۆمەڵێک بە هەر بەهۆی ئەو جۆرە دەڵاڵیکردنەوە لە کوشتار و لە وێرانی و لە زۆشتی ترە و هەم لەوەی کە ئێستا ئەم دەسەڵاتەی کە 26 ساڵە هیانە کە تاڵانێکی بێشماریان کۆمەڵگایان کردووە هەموو شتێکیان لەسەر خۆیان تاپۆ کردو دزیویانە وامە ناوە گەندەڵی لای ئەمە شتێک نییە بەنای گەندەڵی شتێک هەیە نای چەتەگەری و ئەو چەتەیە بێ ملی پێ بەدارە خۆ ئێمە ناین وەکو کۆمەڵی نووسەری ناسک و خوێڕی لەسەر تەلەڤیزیۆن بڵێن وەڵای گەندەڵی هەیە چی گەندەڵی هەیە کاکە قسە قۆڕیانی چی گەندەڵی هەیە چەتەگەری هەیە و تاڵان و دزی هەیە و دزیش پێویستە لەناو ببرێ لێ پێشینەوەی لێ بکرێ خۆ ئێمە دانانیشی مڵی وڵات تۆ گەندەڵی نەوزانی دەسەڵات بڵێن نەوزانی دەسەڵاتەکە بەڕێوەبەری ئەم شتانە ناخوا کاکە ئێمە لای ئێمە شتێک بە ناوی گەندەڵی نییە شتێک بە ناوی خیانەت و تاڵانەیە و خیانەت و تاڵانیش لێپرسینەوەی قورسی هەیە ئەمانە تاوانی مەزنن ئێمە بڕیاری مەرگ بەسەر ئەمانەدا سەپێنین وابێ بشدرێن ڕێنە خەڵکێک بڵێ جایەوە چین چیان ئێمە چین کاکە ئێمە گوزارش لە ئیرادەیەکەکەین ئێمە ئێستا خۆ تەنها تاکە مرۆڤێک نین کۆمەڵە مرۆڤێک نین ئێمە گوزارش لە ئایدیایەکەکەین لە بیرۆکەکەکەن کە کاتی هاتووە و بیرۆکەی کە کاتی هاتووە هێز نییە ڕایگرێ 28 ساڵە خەڵکی کورد بە کۆمەڵێک بیرۆکە و دروشم و باقوبریق و درۆ دەلەسەوە دوای کەوتووە و خەڵک هەر ڕسواتر و ئاوی نییە کارەبای نییە حاڵی نییە کرێچیە نانی نییە ئەنی خەڵک تاکەی دوای تۆکەوێ بە درۆ دەلەسەوە خەڵک دوای بیرۆکەیەکی جیاوازەکەوێ خەڵک دوای بیرۆکەیەکی شۆڕژگێرانەی ڕزگاری خوازەکەوێ کاکە کە گوزارشگا لە ئیرادەی کە ئەم مرۆڤە کووردە هەستێنێتەوە لە بەرچاو عەرەبێک و چوزانم فارسێک و تورکێک و ئەم مرۆڤە کووردەونە نەشکێرێتەوە نە ڕسوانە بێت ئێمە خۆمان بە هیچ کەوتە نازانین هیچ میلەتێ کە ئەمە باشەکەی عەرەب و فارس و تورکە بە قۆنەرەکانی خۆمانی نابینین ئێمە ئاوا بیت لە کوردایەتی خۆمانەکەینەوە خۆ ئێمە ناچین و کۆمانە خوێڕی لە بەردەم خامنەی و لە بەردەم ئۆردۆگان و لە بەردەم عەلاوی و لە بەردەم عەبادی و نازان ئەمانە بچەمینەوە پشتیوانیە ئەمە خاکی ئێمەیە خۆ ئێمە سازشی لە ناکەین
ئەمانە چکە خەریکی گەوادین سازی لە مشتیەکەن لە خاک لە ئاو لە دایکی خۆشیان لا ئێمەوان نییە لا ئێمە خاکەونە پیرۆزە هێز نییە دانیشێ هەینی لێ بکات سازشی لێ بکا و قسەی لەسەر بکاتومانە ئەبێ ئەو میلەتە فێر بێ لە پێناو بستێ عەرزی خۆیان دنیا بێنێتە زەلزەلە نەک لە 150 خاکەکە ڕۆشتووە هەمووی ڕۆشتووە نەگەڵ خۆستا ئەمەش دەسەڵاتی لەژێر بەحساب دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە چی هەر تاڵان کراوە فەرقی چییە مادەم گزارش لە ئیرادی ڕاستەقینی ملەتی کورد ناکە گەلی نەتەوەی کورد ناکە ئەومەتی کورد ناکە هیچ دەوردەلەسەیەکە مادەم وەکو لە وەرگایەکی ئەم حیزبانەیە بە ئاراسی خۆیان لێ خۆن و تاڵانیەکەن هیچ ئەمەش دەوری نییە بۆیە ئێمە ئیرادەی ئێمە ئەندێشەی ئێمە هەستانەوەی ئەم مرۆڤی کوردەیە بە ئیرادەیەکی شۆڕژگەڕانەی تند و ڕادیکاڵ کە هەموو شتێک ڕەرکاتەوە ئەو شتانی کە لە بەردەمیایەتی لە بەردەم ڕزگاری و لە بەردەم کەرامەت و ئیرادەی خۆیان ڕای ماڵێ ئیتر ئەمە حیزبە ئەمە سەرکردەیە ئەمە چییە نازانم لە خۆیەوە خۆ بانگەشە و بە قسە و بەمانە نابێت کاکە تۆ لە خۆتەوە هەر فوکەیتە ناومانەوە نایە منەی سەرکردە لا ئێمە سەرکردە نین لا ئێمە تەڕەماشیش نین کاکە ئەو کاکام کەسە سەرکردەیە کە گزارشتی لە کوردبوون کردبێ کە لە بەردەم پارە و دەڵاڵیە ڕەدی دابێتەوە نەک دەڵاڵی بۆ هەموو دنیا کردبێ نەک 4 دۆلاریان پیشان نابێ خاکێکی فرۆشت بێ بابە ئەمانەکەی سەرکردە و کەینن خۆ بە بانگەشەی حیزبەکەی تۆ نابێت لە خۆتەوە لەسەر تەلەڤیزۆن و کۆمەڵە کەناڵە دانا و هەر لە خۆتەوە تەشیە دووری بۆ خەڵکە شتیوانیە ئێمە گزارش دەکەین سەرکردە چییە کورد خۆی گزارش دەکات سەرکردەی ڕاستەقینەی میلەتە چییە ڕابەری ڕاستەقینەی میلەتە چییە بۆیە پێویستە ئەم شتانە بە باشی بیری لێ بکرێتەوە ئەو خەڵکە بەڕاستی خەڵکی ئێمە پێویستە تاو بیر بکاتەوە ئەو مێشکەی خۆی فراوانکە با ئەمانە چیتر بە موچە و بە بودجە و بە 27 ملیار قەرزی چی قەرزی کردو چاوت دەرێ ملێ ئەگرینەوە دێنە دەست ئەو کەسی قەرزەکە و لێ کردووە کە درۆشەکەی قەرزی چییە پارەکەی دزیوتە و تاوا ئەڵی قەرزانی بەس بۆی وەهمێک لای خەڵکە دروستکەی ئەگە قەرزاری بۆ کۆمپانیا هەیە 400 ملیار دلار وەکو بڵاو بەتەوە سەرمایەگەری ئەم سەرمایە لەکوێنەوە مەسئول رفەنی تۆ خاوەن کۆمپانیایەکی ملیارەها دلار سەرمایەکەیتی لەکوێ بوو لە کرێکاری دروستێ کردووە ها لە حیاتانە ڕۆژێکی شتان نەکردووە ئەو بابێنە سەرەوە ئەم حیزبانە لەکوێ ئیشیان کردووە سەرانی ئەم حیزبانە 1 سەعات ئیشیان نەکردووە 1 سەعات بە درێژایی تەمەنیان لە باپیرەیانەوە تا ئەم دەقەیە زەلامیشان بە هەموو حیزبەکان ئەڵێم ئیشیان نەکردووە کاکە هەر بەم دەڵاڵیکردنە بە مەسەلەی کوردەوە پارەیان پێیا کردو و پارەیان خواردو و تاو ئەبا ئێستا شۆ لەگەڵیا بێ ملیارەها دلار بێتە هەرێم لە باتیەوەی سوپای پێ بنیارنەی لە باتیەوەی ژێرخانی پێ چاپکەی لە باتیەوەی کشتتوکاڵی پێ بژێنیتەوە لە باتیەوەی میلەتێک ئەمەنە بەهێز بکەی لە هەموو ڕۆکانەوە کە بەگشت دار و بەردابچێتەوە بۆ ڕزگاری خاکەکەی هاتووی پاش ئەم هەموو پارە و تاڵان و بێ ئەخلاقی کە کردوتانە وەڵای حکومت مایاپوچە و هینی نییە مایاپوچی هەردوو چاو دەرێ مایاپوچ ئەینسی کۆمپانیەکانی لێ سەنینەوە هی هەمووتان لەم دی و لەو دی و کۆمپانیای کاری کۆمپانیای نازانم ئەوە ئیدارەی ئەمە ئیدارەی ئەوە و تاوانی ئەوە وەڵام ئەمە مڵکی حیزبە مڵکی حیزبەمانە چێکاکە ئەم خاکە مڵکی خەڵکە مڵکی حیزب نییە مڵکی هەموو نەتەوەکەی بەیەکەوە هەموو ئومەتەکە بەیەکەوە مڵکوشتی چی کەی تۆ هاتی وەکو بازرگانێک وەکو کەسێک لە ڕێی دەسهات و لە ڕێی کاری کارکردی بازرگانی خۆتەوە پێگەیشت و بووی لە خاوەنی میلیۆنەها دۆلاری ببە کەس ڕێی لەمە نەگرتووە بەڵام بە شێوەیەکی ئەخلاقیانە و ڕاستگۆیانە لە بازاڕە و لەبەوە نەک تۆ بودجەی خەڵک مۆڵ لە عێراقەوە بێت لە ئەمریکا بداتێ بیخیتە گیرفانتەوە کۆمپانیای پێ دروستکەی داعش بڵێ وەڵا خەڵکە پارە بۆ زۆرینی بۆ موچەڕە بۆ موچە ناڕوا درۆ دەلەسێت چییە ئەو پارەی تۆ دزیوتە 1% موچەش نیەکەیری بۆ خەڵکە موچە شەی بەچێ نیوەی لە 180 بودجەی بە دیوارەکانی خۆتان گەوادەکان ئەوانەی کە دانیشتون لە ماڵەوە وەکو مانگای ماڵوان و 2 ملیۆنە چێتە گیرفانیانەوە مانگانە ئێمە میلەتێکی وا لای ئێمە وجودی نییە میلەتێک کە بە پێی پێویستی خۆی بە پێی دەستهاتی خۆی بە پێی مستحقاتی خۆی بە خۆی ئیرادەیەتی تابێت ئێمە دانانیشی میلەتێ پەرەدە بکەین دانیشێ لە ماڵەوە بڵێ نانکە بەدەمەوە ئەمە میلەتێک نییە کە گزارش لە ئیرادەی ئازادبوونی خۆی بکە ئێوە ئەمەتان دروست کرد بۆیە ئاوا ڕسوا بووین بۆیە تۆ بارانەکرێ ئەنفالەکرێ چیمیا بارانەکرێ هیچ خەڵک خوێنی و خەڵکە هیچ بەهایشی نییە لای ئێمە لای حیزبی کوردی بڵین هیچ بەهایشی نییە لای ئێوە چونکە بەلاتانە مرۆڤی کورد مرۆڤ نییە مرۆڤێکە مەڕوو ماڵاتە
بەرانە بۆ سەربڕین لای ئێمە مرۆڤی کوردوانیە لای ئێمە یەک مناڵی کورد نایاڵین پەنجە لە خوێنی بەبێ ئەوەی باجەکەی بسەر لێ خۆی مەڕە ناین تورکیا و ئێران و عێراق و ئەمە سووریا بە ئارەزی خۆی خەڵکی کورد کوژێ ئێمە دانیشتی سەیری بکەین شتیوانە حەدی چییە دەسەوا بە مناڵێکی کورد حەدی چییە دێت تعدابکە لەسەر ناموسی مرۆڤی کورد بۆیە هاوڵەتانی خۆشەویست کوردانی ئازیز لە هەر جێیەکی ئەم جیهانە هەن بە تایبەتی ئەوانەی کوردەواری داژی کردان عێراقەوە باش لەم پەیامەتێ بگەن ڕووخاندنی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕزگاربوونی کۆمەڵگەی کوردیە لەو تەوقەی کە کراوەتە ملی لەو تەوقی ڕسوایە لەو تەوقی بێکەرامەتکردنە لەو تەوقی دەڵاڵی دوژمنان ئەبێ کوردێکی نە لەدایک بێ وام کۆمەڵگەی خۆی پاک بکاتەوە خۆی بسمیل بکات لەو گڵاوی کە 80 ساڵە بە ناوی حیزبی کوردی و بە ناوی جوڵانەی ڕزگاری خوازی کوردی لەناو ئەو کۆمەڵگەیەدا هاتووە و هەمومانی نابود کردووە